بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آياتي شازدة سورة الملك كتاوكري آياتكي بيشوترا لآياتي بازدة خواهي قورة فرمت لوصف خويدا هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها فرموي خواهي قورة أو ذاتيك كزوي لجير بي إيودا ملكت كردوا بكلو كلينكاني دابقرين وهروها لو رزق روزيي كالزوي دي تدري بخون وسرنجام وقرانوشتان هر بولاي خوايا زەوی گوتمان خوای گەورە وای لێ کردووە لە پێی ئێمەدا دەجوڵێتەوە بەڵام هەستی پێ ناکەین. خۆگەر ئینسان هەستی بە لەرینەوە و لەرزینەوەکانی زەوی کردبایە یا بە حرەکە و جوڵەی زەوی کردبایە بێگومان نەیدەتوانی لەسەریدا بژێت و لەسەریدا ئیسراحەت کە هەر ئەو زەویە کە لە بن پێی من و تۆدا تەبەن وەکو فەرشێک ڕاخراوە دەتوانین هەرچی بمانەوێت لەسەری بکەین، بەڵام لە هەر ئان و ساتێکدا زەوی جوندی خوای پەروەردیگارە. خوای گەورە حەزی لێبێ ئەو جوندیەی خۆی فەرمانی پێدەکات لە جیاتی ئەوەی وەک دەڵێ ملکەز بێت و وەک دەڵێ نەرم بێت لە ژێر پێی ئێمەدا دەتوانێت لێمان هەڵگەڕێتەوە و ئەو ژیانەی کە هەمانە لەسەری ژیانەکەمان لێ تێکدا. جا دەفەرمێت ئەئەمینتم من فی السەماء ئەن یەخسف بکم الأرض ئەئەمینتم ئایا ئێوە دڵنیان ئەمینن من فی السەماء لەو کەسەی کە لە ئاسمانەکاندا کە ذاتی خوای پەروەردیگارە ئەن یەخسف بکم الأرض کە ئێوە ناباتە خوارێ بە زەویدا، ئەوە تەفسیرێکیان یان زەوی بەژێر پێی ئێوەدا ناباتە خوار، زەوی ڕۆ ناچوێنێ فەئیذا هیە تەموڕ کاتێک زەوی دێتە لەرزە و دێتە جوڵە. هیچ کەس لەسەر زەوی زەمانەتی پێدراوە هەتا قیامەتێ ئەو زەویە حرەکە نەکات و نەجوڵێ و نەلەرزێ ژیانت تێک نەدا بەبێ گومانی. تەبەن هیچ کەسێک ئەو زەمانەتەی نییە، بۆیە ئەو بوومە لەرزانەی کە ڕوو دەدەن خەڵکەکەی سعاتێک پێش بوومە لەرزەکەی وەکو من و تۆ بە ئارامی و بە ئاسوودەیی لە خەودابوون لە ئیسراحەتدابوون وایە، بەڵام هەرخوا ئەمری پێکرد تۆزێک چەند چرکەیەک یان دەقا یا کەمتر لە دەقەیەکی تۆزێک جوڵەکەی خێراتر بوو چکارە ساتێکی خوڵقاند و چکارە ساتێکی هێنا، ئەو کارە ساتەی بەسەر ئەوان هات من و تۆی لێ بەدەرین بە بێگومانی نەخێر ئێمەش نەماندەیوە بێگومان. و هەر کاتێکش خوای گەورە بیەوێت ئەو زەویەی کە لە ژێر پێی ئێمەدا نەجوڵە و هەز بە جوڵەی ناکەین خوای گەورە دەیهێنێتە جوڵەیەکی بەهێز و جوڵە بەهێزەکە وا دەکات ژیانمان تێکدا کە ژیانی تێکداین ئەو کاتە مەجالی پەشیمان بوونەوە و وەتەمەن ناگەڕێتەوە. جاخوا دەفەرمێت ئەئەمینتم ئایا دڵنیان ئەی ئینسانەکان ئەی ئادەمی زادەکان دڵنیاییتان پێدراوە دڵنیا کراونەتەوە من فی السەماء لەلایەن ئەو کەسەی کە لە ئاسمانەکاندایە ئەن یەخسیف بکم کە ناباتە خوارێ ئێوە بە زەویدا، ئەوە تەفسیرێکیان یان ئەن یەخسیف بکم الأرض یا زەوی بەژێر پێی ئێوەدا ناباتە خوار فەئیذا هیە تەموڕ کاتێک کە ئەو زەویە فەئیذا یعنی کاتێک هیە ئەو زەویە تەموڕ دێتە لەرزە و دێتە جوڵەی بەقووەت و بەهێز. بەبێ گومانی ئەگەر وەڵام دەینەوە کەسمان دڵنیاییمان پێ نەدراوە وایە و کەسمان ئەمین نین و هیچ چرکەیەکی ئینسان ئەگەر ژیری و عەقڵی خۆی بەکاربێنێ ژیانی وەک دەڵێ مسۆگەر نییە کە ئەو دەقەی کە زەوی ناجوڵێ زەمانەت نییە دەقەی دواتر جوڵەی خێرا ناکات و ژیان لە من و لە هەزاران کەسی دیکە تێک نادا. ئەئەمینتم من فی السەماء ئەن یەخسف بکم الأرض ئایا دڵنیان لەو کەسەی کە لە ئاسمانەکاندایە ئەن یەخسف بکم الأرض کە ناباتە خوارێ ئێوە بە زەویدا، ئەوە تەفسیرێکیان یان زەوی بەژێر پێی ئێوەدا ناباتە خوار
هەردوو شتەکە ڕاستن وەخوای پەروەردگار هەردوو کارەساتەکەشی بەسەر بەشەر داهێناون. قاڕون کاتی خۆی کە لە خۆبایی بوو خەڵک خۆزگەی پێدەخواست ئەو هەرموو سەروەت و سامانەی کە هەیە بوو کە کلیلی خەزێنەکانی دەفەرمون چەندان بار بووە بە باری چەندان وڵا هەڵنەگیراوە بەس کلیلەکان ئەوەی کە خەزێنەکانی سەروەت و سامانەکەی بوون بەڵام کە خوا غەزەبی لێگرت زەوی لە بنیدا شل کرد ئەو قاڕونە دەسەڵاتدارەی بە ناخی زەویدا بردە خوارێ و ئەوانەی کە پێشتر خۆزگەیان پێدەخواست دواتر پەشیمان بوونەوە وەک دەڵێ زانیان کە ئەگەر خوا غەزەبی لێگرتی و خوای گەورە زەوی لێ هەڵگەڕاندیەوە هیچت پێ ناکرد. فإذا هي تەموڕ کاتێک ئەو زەویە دێتە لەرزە و دێتە جوڵە. جاوە بۆ زەوی وایە بۆ هەموو دروستکراوەکانی کە جوانە مانگایەکی بێنە بە نمونە جاری وایە کەسێک دەیدۆشێ ئەگەر ئەو مانگایە بەس یەک لاقی بەکاربێنێ بە نمونە کەسەکە ئینسانسی پێدەکرێت لێت هەڵگەڕێتەوە. یەک کوێلەکەیەکی بگرە کوێلەکە ئەگەر بەس دندوکی بەکاربێنێ لە بەرامبەرتدا وایە دەسەڵاتت نییە. یەک مریشک کە ئینسان سەری دەبڕە و خوای گەورە مسەخەری کردووە بۆت ئەگەر لێت هەڵگەڕێتەوە بەس بە چڕنۆکەکانی لاقی چڕنۆکرد لێ بگرێ ناتوانانی لە بەرامبەریدا هیچ کەی. بۆیە مەخلوقات و دروستکراوەکانی سەرزەوی هەمویان جوندی خوان خوای گەورە خستوونیەتە ژێر دەستی ئینسان و لە خزمەتی ئینساندا بەکاریان دێنێ. ئەگەر خوای گەورە بیەوێت هەر ئەوانە هەر ئەو شتانێک کە خزمەتت دەکەن لێت هەڵەگەڕێنێتەوە وەک دەڵێ لە جیاتی ئەوەی خزمەتت کەن دژایەتت کەن ئینسان هەر بەو شتانەی کە لە بردەستماندانە خوای گەورە دەتوانێت لە ناومان ببات. زەوی بەسەریدا دەڕۆینی ئێستا ئینسان هەرچی حەزی بێت چاک و خراپ دەتوانێت لەسەری بکە بەڵام ئەگەر خوای گەورە چەند چرکەیەک بهێنێتە لەرزە بە چەند چرکەیەک ژیانی سەدان کەس و هەزاران کەس وێران دەبێت. بۆیە ئەو لە ئاەتی دواتردا دەفەرمێت ئەئەمینتم من فی السەماء ئەی دڵنیان لەو کەسەی کە لە ئاسمانەکاندایە دڵنیاییتان پێدراوە لەلایەن ئەو کەسەی کە لە ئاسمانەکاندایە ئەی یورسیلە عەلەیکم حاسیبەن کە نانێرێتە خوارێ بەسەرتاندا حاسیب یعنی ڕەشەبا ڕەشەبای بەهێز ڕەشەبای بە قووەت با بۆ خۆی نیعمەتە بەڵام ئەگەر قووەت و هێزەکەی لە سنوور دەرچوو دەبێتە وێرانکار. جا ئەو حاسیب مفەسرین دەفەرمون بە معنای ڕەشەباش دێ و بە معنای وردەبەردیش دێ. بەرد یعنی خوای گەورە هەردووکی لە دەسەڵاتدان هەم دەتوانێت ڕەشەبا بنێرێ بە ڕەشەبا کە کەس نازانێت لەکوێوە دێ و چۆن دێ و کەسیش ناتوانێت پێشی پێ بگرێ خوای گەورە بە ڕەشەبا دەتوانێت ژیانت تێکدا. یان بە بەرد ئەگەر خوای گەورە لە ئاسمانەوە بەردت بەسەردا بارێنێ هاوەکو کاتی خۆی باراندی بەسەر قەومی لوڵدا وە کاتی خۆی دواتر بەسەر ئەسحاب فیلەکاندا کە ویستیان کەعبە بڕوخێنن خوای گەورە بەردی زۆر بچووکیش وەکو دنکەنۆکی لە قوڕیش دروستکرا بوو نەک لە بەردی زۆر ڕقیش هەر بەردێکیان دەهاویشت بە تەوقی سەری کەسەکەی دەکەوت و ڕیخەڵۆکەی دێنادەرێ. ئەگەر خوای گەورە ئەوەی بوێ هەندێکی لە مفەسرین دەفەرمون حاسیب یعنی ڕەشەبایەک کە بەرد لەگەڵ خۆی هەڵدەگرێ. بە ڕەشەبا هێندە بە قووەت بێ هێندە بە هێز بێ بەردی لەگەڵ خۆی هەڵبگرێ. هەموو تەفسیرەکانی هەر دروستن. فەسەتەعلەمون خوا دەفەرمێت لەمە و دوا دەزانن ئەگەر ئێستاش باوەڕ ناکەن لەمە و دوا دەزانن کەیفە چۆنە نەذیر یعنی ئاگادارکردنەوە و ترساندنەکانی من بۆ ئێوە. ئەم ئەمینتم من فی السەماء ئایا دڵنیان لەو کەسەی کە لە ئاسمانە دڵنیاییتان پێدراوە لەلایەن ئەو کەسەی کە لە ئاسمانەکاندایە ئەی یورسیلە عەلەیکم حاسیبەن کە نانێرێتە خوار بەسەرتاندا ڕەشەبا یان بایەک کە بەرد لەگەڵ خۆی هەڵبگرێ. فەسەتەعلەمونە لەمە و دوا دەزانن یعنی ئەگەر ئێستاش عەقڵی خۆتان بەکار نایەن و ژیری خۆتان بەکار ناهێن و بیر ناکەنەوە لەمە و دوا تێدەگەن خوا گەسزاکەی نارد حاڵی دەبن کەیفە چۆنە نەذیر یعنی ترساندنی من هەڕەشەی من کە یەکی مەحذوفی لێ یعنی نەذیری چۆنە ترساندن و ئاگادارکردنەوەکانی من. ئێستا خۆ ئێمە ئەگەر باسی خۆمان بکەین تا ئێستا خوای گەورە بەو سزایانە سزای نەداوێت وایە نە بوومەلەرزەی ئاوا هاتووە ژیانمان وێران کات و وێرانکاری بێت تەنها ئینزارمان بۆ هاتوون وایە ئاگادارکردنەوەمان بۆ هاتوون کە ئەگەر کەسێک دەرسی لێوەرگرت بێ قازانجی کردو و دەرسی لێوەرنەگرت بێ بیانووی نییە لە قیامەتێ بڵێ خوا نەمزانێ
دنا ئیمانم دێنا بەشی ئەوەندەی خوا بۆی ناردوین لێی بترسین وەنە تا ئێستاش خوای گەورە بەردی بەسەردا باراندوین بەڵام لە هەر ئان و ساتێکدا خوا بیەوێ بەهۆی خراپە و خراپەکاری مرۆڤەکانەوە هەم دەتوانێت زەویمان لە ژێر پێیدا بجوڵێنێ و ژیانمان تێکدا و هەمیش دەتوانێت ڕەشەبامان بۆ بنێرێ یان بەردمان بۆ بارێنێت و ژیانمان تێکدا کە ئێستاش تێنەگەین خوا دەفەرمێت لە مەودووە لە ئاگادارکردنەوە و ترساندنەکانی من تێدەگەن. ئەو جار ئاەتی دواتر دەفەرمێ وەلەقەد کەذەبە الذین من قبلهم سوێن بەخوا و بەبێ گومانی کەذەبە یعنی بە درۆیان زانی پێغەمبەرانی خۆیان الذین من قبلهم ئەوانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوە مەفهومەکەیتی خەفەت مەخۆ دڵتەنگ مەبە تەنها قەومەکەی تۆ نین کە ئیمان بە تۆ ناهێنن گەلانی پێش بتپەرستەکانی مەککەش پێش قوڕەیشیەکانیش لە بەرامبەر پێغەمبەرەکانی خۆیاندا هەر بێ باوەڕ بوون لە بەرامبەر پێغەمبەرەکانی خۆیاندا هەر عیناد بوون وەلەقەد کەذەبە الذین سوێن بەخوا و بەبێ گومانی بە درۆیان زانین پێغەمبەرانی خوا الذین من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون جا دیسان خوا دەفەرمێت فەکەیفە بەڵام دەزانن کانە نەکیر چۆن بوو سزا و تۆڵەی من لە قەومەکان ئەوانەی کە ئیمانیان بە پێغەمبەر نەهێنا زۆرێک لە قەومەکانی پێش پێغەمبەر پێش بتپەرستەکانی مەککە ئیمانیان بە پێغەمبەر نەهێنا ئەوە معلومە وایە بەڵام ئەگەر بیرکەینەوە و تەماشاکەین هەمووشمان دەزانین خوا چۆن قەومەکانی سزادان ئەوانەی کە ئیمانیان بە پێغەمبەران نەهێنان خوا چۆن هەر لە دنیادا سزایدان قەومی نوح تەماشاکە خوا چۆن غەرقی کردن وایە وەرە دواتر ئەوەی کە لە بەرامبەر قەومی لوط گەلی عاد گەلی ثەمود قەومی موسا فیرعەون و دار و دەستەکانی خوای گەورە چۆن سزایدان بەڵێ ئەوانیش ئیمانیان بە پێغەمبەرەکانی خۆیانیان نەهێنا بەڵام کاتێک خوا ویستی سزایاندا کێ توانی بەرگری بکات کێ توانی دیفاعکات کێ توانی لە سزای خوا هەڵبێ یعنی تۆش دڵنیا بە قەومەکەی تۆش ئەگەر ئیمان نەهێنێ خوای گەورە سزایان دەدا و لە بەرامبەر سزای خوای گەورەشدا هیچیان پێ ناکرێ وەلەقەد کەذەبە سوێن بەخوا و بەبێ گومانی ئەو خوا سوێن دەخوا کەذەبە بە درۆیان زانی کیان بە درۆزانی تەبعاً پێغەمبەران سەلامی خوایان لێبێ الذین من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون فەکەیفە دەزانن چۆنە کانە نەکیر چۆن بوو نەکیر یعنی عقوبە و سزا و تۆڵەی من لەو قەومانەی کە ئیمانیان بە پێغەمبەرەکان نەهێنا ئەو جار خوای گەورە پرسیار لێ دەکا بێگومان ئینسان دەبێ وەڵامی پێبێ ئەوە لەم یەڕەو ئیلە الطەیری ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی تەماشای باڵندە ناکەن ها ئەگەر ئیمانتان بەدەسەڵاتی خوا و بەهێزی خوا و وەک دەڵێ بە گومانتان لە دەسەڵاتی خوادا هەیە سەیری ئەو دروستکراوانەکەن کە لە پێش چاوتان ئەوە لەم یەڕەو ئیلە الطەیری ئەو بۆچی سەیری باڵندە ناکەن جا باڵندە لە وڵاتی ئێمە هەموو باڵندەی گسکەن کوێلەکە و کۆتر و بەڵام لە زۆر شوێن تەبەن ئەوانەی دەفڕن بە ئاسمانیدا زۆر دروستکرا و باڵندە حەجم و کەلەشیان لە ئێمە قورستر و گرانترە بەو بۆشاییەشدا دەڕۆن بەو هەوایەشدا دەڕۆن ها ئینسان لەسەر دەڵێن ئینسان چۆن دەڕوا لە بەرەوەی بنەکەی زەویە و زەویەکەش ڕقە لاقی لەسەردا دەنێ وایە ئەی ئەو زەویە ڕقە خوا ئەگەر حەزی لێ بەشلی دەکە وایە وانەیە هەر بڕۆ بەسەر زەویەکی نەرم و شلدا بڕۆ کە بارانی بەسەردا باریوە وایە باڵندەی چۆن بە ئاسمانەدا دەڕوە ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی ناڕوانن بۆچی تەماشا ناکەن ئیلە الطەیری ئەو باڵندانەی کە فەوقەهم بەسەر سەریانەوەن سافات باڵیان ڕاخستووە باڵندە لە حاڵەتی تەبیعیدا کە دەڕوا باڵی چۆنە باڵی ڕاخستووە وەیەقبیضن جار جاریش باڵیان لێک دەدەن بۆ لێکی دەدەن تەمەن خەڵک پێی وایە بە لێکدانەکەی دەڕۆن بەڵام نا لە ئەسڵدا باڵەکەی دەکەنەوە دەڕۆن لێکدانەکە بەس بۆ ئیسراحەتە بە جوڵەکەی ئیسراحەت دەکا باڵندە جار جار کە دەیلەقێنێت و باڵەکەی لێک دەدەت تەنها بۆ ئیسراحەتێکی بکە پشوێکی بدا باڵەکەی بە جوڵەکەی ئیسراحەت دەکەن نەک
يعني لە کاتێکدا کە باڵی ڕاخراوە ئەوە حاڵەتی طبیعی ڕۆیشتنەکەیەتی وەیەقبضن جار جاریش باڵەکەیان لێک دەدەن. خوا دەفەرمێ ما یومسیکوهن هیچ شتێک ئەو باڵندانەی بە ئاسمانەوە ڕانەگرتووە إلا الرحمن تەنها خوای میهرەبان و بەزەیی نەبێ. هەر ئەو خوای من و تۆ تەوان بەقاز بەسەر زەویدا دەڕوێنێ، هەر ئەو خوایش بە ڕەحمی خۆی وای کردووە باڵندەکان بە هەوادا بڕۆن. تەوان باڵندە زۆری ژیانیان وایە، نەوعی ژیانیان وایە. ئەگەر باڵندە باڵیان نەبانە لەسەر زەویبانە تەوان هەمویان بەبێ ئەوە گەشەکردن و ئەوانە دەبوونە خۆراکی تەوان دروستکراوەکانی دیکە دەعبا و درندەکانی دیکەڵام، بەڵام بە باڵەکانیان کە دەچنە هەوای گیاندارەکانی کە دەمیان نایانگاتێ. إنه بكل شيء بصير بێگومان ئەو خوایەی کە یعنی باڵندەکان بە هەواوە ڕادەگرێت و دەیان ڕوێنێ هەر ئاگای لە باڵندان نییە. ئاگاتان لێ بێت چۆن لە هەوادا ئاگای لە باڵندەیەکە و باڵندەیەک لە ئەمری خوا و لە دەسەڵاتی خوا دەرناچێ. بكل شيء بصير بە هەموو شتێک بینایە و هەموو شتێک دەبینێ. ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی یعنی بتپەرستەکانی مەککە کە گومانیان لە دەسەڵاتی خوا هەیە، لە هێزی خوا هەیە، لە توانای خوا هەیە، با سەیری باڵندان کەن. کە باسی قەبر و قیامەتیان بۆ دەکرا دەیان گوت خۆ قەبرمان نەدیوە، خۆ قیامەتمان نەدیوە، خۆ زیندووبوونەوەمان نەدیوە. ئەگەر ئەوانت نەدیون دەی سەیری ئەو شتانەکە کە دەیان بینی. ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی ناڕوانە إلى الطير ئەو باڵندانەی فەوقەهم کە بەسەر سەریانەوەن سافات باڵیان ڕاخستووە وەیەقبضن جارجارەش باڵیان لێک دەدەن. ما یومسیکوهن یعنی ئەو باڵندانەی بە هەواوە ڕانەگرتوون إلا الرحمن تەنها میهرەبانی و بەزەیی خوای بە بەزەیی نەبێ. إنه بێگومان ئەو خوایە بكل شيء بصير بە هەموو شتێک بەصیر بە هەموو شتێک بینایە و هەموو شتێک دەبینێ. أمن هذا الذي هو جند لكم ينصركم أو جار برسياري ديكا أمن هذا الذي أي شيء أو كسي كهو جند لكم كدبيتا باسوان باريزر بو إيوة ينصركم سرتان دخاو يارمتي تانددا من دون الرحمن جيغل أخواي ببزي مهربان. أمن هذا الذي آية شيء أو كسي هو جند لكم كبو ايوه دبيت جند بوخو يعني صفاء يعني سرباس بلام سرباس ايشي تيا ايشي باراستنا. يعني اگر خواي گورا يكيك لسزاكاني خوي بنيري بوتان آية او دارو بردو لاتو عزاو خوايا درويناني ايوه ديان پرستن دتوانن بتان پارزنو پارزگاریتان لێبکەن. هەموو ئەو خەڵکانەی لەسەر زەوی هەموو ئەو خەڵکانەی لەسەر زەوی پاسەوان دەگرن بۆ خۆیان بۆ ئەوی دەگرن پاسەوانەکەی بکەن بە قوربانی خۆیان وایە. بەڵام خواکانی خەڵکی مەککەی تەوان خۆیان دەپەرستن بۆ خۆشیان دەبوایە حرەسیاتی خواکانی خۆیان بکەن. لە ئەسڵدا خوا بۆ ئەوەیە ئەتۆ بپارێزێ نەک تۆ بپارێزی. جا خواکانی ئەوان تەوان خۆشیان پێنە دەپارێزرا شوێن کەوتوەکانشیان پێنە دەپارێزرا. جا خوا دەفەرمێت ئەمن هذا الذي ئەی کێ ئەو خوایەی کە هو جند لەکم کە دەبێت بۆ ئێوە دەبێتە پاسەوان و سەرخەر و یارمەتی دەر ينصركم دەتوانێت سەرتان خاو پشتیوانیتان لێ بکا من دون الرحمن جگە لە خوای میهرەبان و خوای بەبەزەیی. ئین الكافرون يعني هیچ کەسێک نییە ببێتە پارێزەر و ڕزگارکردان بەڵام کافرەکان إلا في عتو تەنها لەسەر پێچیدان لەسەر پێچیکردن بەردەوامن وعفو إلا في غرور تەنها لە یاخیبوون و سەرکەشی و دوورکەوتنەوەدان لە حەقیقەتەکان. أمن هذا الذي هو جند لكم آية چێیە ئەو کەسەی کە دەتوانێ ببێتە سەرباز و پاسەوان بۆتان ينصركم من دون الرحمن سرتان خاو يارمتيتان دا جگە لە خوای بەبەزەیی. إن الكافرون إلا في غرور كافركان يعني کەس نییە سەرتان خاو یارمەتیتان دا بەڵام کافرەکان لە غرور لە خۆبایبوون و سەرکەشی و یاخیبووندا. سەرکەشی و یاخیبوونەکە وای لێکردون ئیعتراف بە خوایەتی ئەڵڵا نەکەن دەنا هەرچی دەسەڵات و هێز هەیە و ئەوەی
پارێزبەندی و پارێزگاریکردن هەیە بەس لەلایەن خواوەیە خوانەت پارێزێ هیچ کەس ناتوانێت بتپارێز. ئاەتی دواتر ئەممەن هذا الذي يرزقكم دەی کێ ئەو کەسەی کە دەتوانێت ڕزقتاندا ڕزق ئەوەی دەی خۆی کێ دەتوانێت ڕزقت بدا ئین ئەمسەکە ئەگەر بگرێتەوە ڕزقە خوای گەورە ڕۆزیەکەی خۆ خوای گەورە فەرمان بە زەوی بکە کە زەوی هیچ نەڕوێنێت هیچ نێنێتە دەرێ کێ هەیە بتوانێت بە تۆبزی بە زۆری زەوی وا لێ بکە کشت و کاڵ و زراعەت و گەنم و خۆراکەکانی لێبێنێتە دەرێ یان ئەگەر خوای گەورە فەرمان بە ئاسمان بکە باران نەبارێت و بارانی خۆی بگرێتەوە کێ هەیە بتوانێت بە زۆر قەترێک باران بەخوای گەورە ببارێنێ بەبێ گومان طبعا نەخێر بەڵام ئینسان طبعا سیفەتی یاقیبوون و دوورکەوتنەوەی تێدایە ئەممەن هذا الذي يرزقكم ئەممەن هذا الذي ئایا کێیە ئەو کەسەی يرزقكم دەتوانێت ڕزقتاندا ئین ئەمسەکە ڕزقه ئەگەر بگرێتەوە خوای گەورە ڕزق و ڕۆزیەکەی خۆی بەل لەجوو بەل یعنی نەخێر کەس نییە ڕزقتدا بەڵام لەجوو کافرەکان بێباوەڕەکان بەردەوامن فی عوتوین لەسەر پێچیکردنی فەرمانی خوا و نفور و لە دوورکەوتنەوە لە حەقیقەت و لە ڕاستیەکان ئەوە ئەگەر پرسیار لە هەر کەسێکی کەی ئەگەر ئیعتراف بە حەق کات و بەڕاستی بکە ڕزق بڵێ فلان کەس گەنمم دەداتێ فلان کەس برنجم دەداتێ بەڵام ئەو لەکوێی هێنا وان لەکوێی هێنا خۆ هەرچی هەیە لە زەوی هاتۆتە دەرێ وایە هەرچی لە زەوی دێتە دەرێ بەهۆی بارانەوە دێتە دەرێ ئەگەر خوای گەورە طبعا ئاسمان و زەوی جوندی خوان ئەگەر خوای گەورە ئەمری بە ئاسمان کرد باران نەبارێنێت و بە زەوی کرد ڕزق و ڕۆزی نێنێتە دەرێ کەسێکی دیکە هەیە جگە لە خوا بتوانێت ڕزقتدا معنای نییە ینی کەس نەبێ جگە لە خوا ڕزقتدا بتژێنێ بەڵام بۆ پەرستن و بەندایەتیکردن و شەریعەت و دین لێوەرگرتن ئینسان عەبدی خوایەکی دیکە بێ ئەممەن هذا الذي يرزقكم کێیە ئەو کەسەی کە دەتوانێت ڕۆزیتان بدا ئین ئەمسەکە ڕزقه ئەگەر بگرێتەوە خوای گەورە ڕزق و ڕۆزیەکەی خۆی بەل یعنی نەخێر کەس نییە بەڵام لەجوو بەردەوامن بێباوەڕەکان خراپەکارەکان فی عوتوین لەسەر پێچیکردنی فەرمانی خوا و نفور وەروە لە دوورکەوتنەوە لە ڕاستی پرسیارێکی دیکە خوا هەر دەپرسێ ئەفەمەن یەمشی مکبەن عەلا وەجهی ئەهدا ئایا ئەو کەسەی دەڕوا و مکبەن کەوتووە عەلا وەجهی بەسەر ڕوودا سەری داخستووە ئەهدا چاکتر ڕێگا پێدەزانێ ئەممەن یەمشی سەویەن یا ئەو کەسەی دەڕوا بەقیتی باڵای بەقیتی سەری ڕاگرتووە و عەلا سیراط مستەقیم بەسەر ڕێگایەکی ڕاستی تا دەڕوا پرسیار لە هەر کامێکمان بکرێ کامیان کە کەسێک ئاوە چاوی داخست بن سەری داخرابێت سەری پێچرابێت و بڕوە کەسێکی دیکەش قید ڕاوەستاوە و بە ڕێگایەکی تەخت و ڕێکیشدا دەڕوا کامیان پارێزراوترە و کامیان ڕێگا چاکتر پێدەزانێ بێگومان ئەو کەسەی کە بەقیتی دەڕوات و ڕێگاکەی ڕێگایەکی ڕاستە ئینسانی ئیماندار لەبەرەوەی ئیمانی بە قسەی خوا و بە قسەی پێغمبەر هەیە صلی الله عليه وسلم داهاتوت هەمووی بۆ ڕوون کراوەتەوە ئەگەر ژیانی بەرزەخیت خوێن بێتەوە لە حەدیثی پێغمبەردا صلی الله عليه وسلم نەش مردبی ئەگەر ئیمانت پێی بێ وەک ئەوەی وایە بۆ خۆت چووبی چونکە قسەی خوا و قسەی پێغمبەری خوا قسەیان تێدا نییە بەشی ئەوەندەی وەصفی بەهشت و جەهەنەممان بۆ کراوە کە بە خەیاڵیش بێ بزانین بەهشتیەکان طبعا لە خۆشیدان و جەهەنەمیەکان لە ناڕەحەتی و لە ناخۆشیدانا دەی کەسی ئیماندار وەک کەسێک وایە کە بەرچاوی ڕوون بێ چونکە فعلا ئینسانی ئیماندار بۆیە لەسرە مەرگ ناترسێ چونکە دەزانێت دوای مردن ژیانی دیکە هەیە دوای مردن خۆشی دەست پێ دەکات چونکە قەناعەتی پێیەتی کەسی کافر بۆ دەترسێ چونکە بەرەو مەسیرێکی مەجهول و نادیار دەڕوا ئەفەمەن یەمشی مکبەن عەلا وەجهی ئەهدا ئەو کەسەی دەڕوا و مکبەن یعنی کەوتووە و عەلا وەجهی بەسەر ڕوودا ئەهدا چاکتر ڕێگا پێدەزانێ ئەممەن یەمشی سەویەن یا ئەو کەسەی دەڕوا بەڕێکی ئەوجا عەلا سیراط مستەقیم بەسەر ڕێگایەکەشی ڕێگایەکی ڕاست و دروستە جا مفەسرین دەفەرمون ئەوە تەشبیهە و لە قیامەتیشدا حەقیقەتە حەدیثی صەحیح پێغمبەرمان هەیە صلی الله عليه وسلم لە قیامەتێ
ئینسانی کافر سەروەبن دەکرێت تەبەن ڕوخساری دێتە شوێنی قاسی دەستنە شوێنی ڕوخساری و ئەو جار دەیڕوێنن و ئیمانداریش وەکو طبیعەتی ئاسایی لەسەر دوو قاچ و بەبێ ترس و لەرز بەرەو دەشتی مەحشەر و بەرەو لێپرسینەوە وەرگرتنەوەی نامەی کردەوەکانی دەچێت بۆچی وایە جا کاتی خۆی لە سەحابەکان وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مرۆڤ دەتوانێت لەسەر ڕوو بڕوە فەرمووی ئەو خوای کە ئێستا دەتوانێت لەسەر دوو قاچ بدڕوێنێ هەر ئەو خوایە دەتوانێت لە قیامەتیش لەسەر دوو جا ئینسان لەبەرەوەی ئینسانی کافر لەبەرەوەی فعلا چاوی خۆی داخستووە خۆی کوێر کردووە لە ئاستی غەیبیات و داهاتوو نهێنی و ژیانی دوای قەبر و قیامەت خوای گەورە لە قیامەتش هەم بە کوێری حەشری دەکات و هەمیش طبعا وای لێ دەکات کە ئەو ڕوخسارەی هەر داخراو بێ و ئیمانداریش بە پێچەوانەوە ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەو کەسەی دەڕوا و مکبا على وجهه کەوتووە بەسەر ڕوودا چاکتر ڕێگا پێدەزانێ ئەممەن یەمشی سەویەن یا ئەو کەسەی دەڕوا بەڕێکی و على صراط مستقيم بسر ڕێگای ڕاستی دا دەڕوە ئەو جار خوای گەورە بۆ خۆی جواب دەداتەوە و فەرمان بە پێغەمبەر دەکات قل پێیان بڵێ یعنی ئەو پرسیاران لێکە تەمان پرسیارەکان بۆ جواب نەبوون تەنها بۆ وەک دەڵێ دەستەوەستانکردن و وەک دەڵێ جوڵاندنی عەقڵیان بووە چونکە ئەگەر جوابیان دابایەوە هەر کامێک لە بتپەرستەکانی مەککە ناسار بوون مەگەر درۆ بکەن دەنا دەبووە يعني دەکرێت بڵێ کوێرێک و چاوساغێک کە بڕێگادا دەڕۆن وەکو یەک دەڕۆن بێگومان نا ئەگەر لی پرسیبان چێ ڕزقتان دەدا لات و عوزا و خوایەکانی خۆتان یا ئەڵڵا تەوەن بەبێ سێودوو دەیانگوت ئەڵڵا پرسیارەکە ئەوەیە بۆی عەقڵیان بەکاربێنن ژیریان بەکاربێنن بە عەقڵ ئەو کەسەی کە دەتژێنێ هەرەویش بپەرستی قل هو الذي أنشأكم پێیان بڵێ ئەو خوایەی کە ئەنشأكم ئێوەی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئەوە یەک وجعل لكم ودرستي كردوا بو ايوه السمع بيستن آليتي بيستن جوي طبعا او هر شكل كيا او آليتي كإنسان بيدي بيستي لناو مشكي إنسان دايا والأبصار تشاو والأفئدة أفئدة يعني ضل يان جيري هردو تفسير كيهن وذكري بلين چونك عقل جيري ئەوە عەقڵ و دڵ ژیری و دڵ دوشتی زۆر تێک هەڵکێشن کە هەردووکیان تەبان لە نیعمەتە هەرە گەورەکانن ئەگەر پرسیاریان لێ بکەی و پێیان بڵێ ئەوەی کە بیستن و بینین و عەقڵ و ژیری پێداون چێیە لات و عوزا و خواکانی خۆتانن یا ئەڵڵایە قل هو الذي پێیان بڵێ ئەو خوایە قل پێیان بڵێ هو الذي يعني ئەو خوایە کە ئێوە دەبێ بپەرستن کە من بانگەشەی بۆ دەکەم کە من داوای دەکەم کە من دەمەوێ وەک دەڵێ ئێوەش لەگەڵ من بەندایەتی بۆ بکەن کام خوایە الذي أنشأكم ئەوەیە کە ئێوەی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئەوە یەک وجعل لكم السمع ودرستیشی کردووە بۆ ئێوە بیستن والأبصار بینین والأفئدة ژیری یان دڵ و عەقڵ بەڵام خوا دەفەرمێ قەلیلا ما تشکرون قەلیلا يعني كم لأيوة شكرانة بجيري خوادكن أو تفسيري كان هندشيش دفرمون شكرانة بجيري كرنكتان كما بقدر نعمة كان نيا وأجر كسيكي نابنا بن من تشاوي نبن سندي دا تشاوي ببقرينوا سندي دا يعني أماده سندي دا بوي تشاوي ببقرينوا أجر براستي بوي بقرينوا همو دنياي هبه ئامادەیە بیدا مەسەرەن بیستن نابیستی ئەمە ڕاهاتوین لەگەڵیان قەدری نیعمەتەکان نازانێ دەنا ئەو بیستنەی کە هاتە بە چەندی دەیفرۆشی بنمونە ئەگەر قەرار بێ بفرۆشرێ بدرێ بە کەسێکی دیکە مەسەن چاوت بە چەندی دەدەی بە کەسێکی دیکە ئالیەتی عەقڵ و ژیریەکەی خۆت جا وەرە بەراورد کە مەسەرەن دەبیستی لەگەڵ نەبیستێک خۆت بەرامبەرکە نیعمەتەکەی تۆ چەند زیاتر هەر لە دنیاە و دەبینی لەگەڵ نابینایەکی خۆت بەراوردکە عقلت هەیە لەگەڵ شێتێکی خۆت بەراوردکە وانە یان کەسێک کە دڵی وەک دەڵێ هەشە بەڵام هەزار نەخۆشی دڵی هەیە و بەردەوام وەک دەڵێ مەترسی ئەوەی هەیە لە ڕاوەستێت و جوڵەی نەکاتەوە وەرە خۆت لەگەڵوی بەرامبەرکە لە بەرامبەر نیعمەتەکاندا شوکرانە بژێریت کردووە هەم ئەوانەی شوکرانە بژێری دەکەن بە ژمارەکە من وایە هەمیش ئەوانەی شوکرانەش دەکەن شكرانە بژێریەکان بقدر نعمەتەکان نییە بۆ هەردوو تەفسیرەکەی هەنا قل هو الذي أنشأكم پێیان بڵێ
أو خوايك من دي برستن إيوة دبي ببرستن خوايك كأنشأكم إيوة لنبون وهنا وتبون طبعا إيما شهر هنا وتبون بلا خواي قورة ببيغمر لفرمي لقال عقلي بتبرز كان دا بدوي عقلي يعني بجولينا وجعل لكم السمع والدرستي كل بوتان بيستن والأبصار بينين والأفئدة جيري يندل قليلا ما تشكرون كم شكران بجيري دكان يان شكران بجيري كتان كما دبوا زياتر به قل هو الذي ذرأكم ديسان بيان بله خواي من أو خوايا ها أو خواي كمن دي برستمو إيوة دبي ببرستن شيئا الذي ذرأكم في الأرض أو خوايك إيوة بلاو كردوتو دروس كردون لناو زويدا وطبعا لو دا كز إنكاري ندكرت هرچی بباورو بتپرستی سردمی پیغمبر هبو صلى الله عليه وسلم پرسیار لێ کربان چێ دروستی کردو دەی خوا چێ بڵاوی کردووی بەزەوی خوا چێ ئینسانەکان زیاد دەکات دروستکراوەکان زیاد دەکات دەی خوا بەڵام کە دەهاتە سەر قیامەت و زیندووبوونەوەی لەبەرەوەی تااقەتیان نەبوو لەوێ ئینکاریان دەکرد معقول يعني عقل دەیگرێ خوا بتوانێت بتهێنێتە بوون بەڵام نەتوانێت جارێکی دیکە دووبارە بکاتەوە قل هو الذي بيان بله هو أو خواي كمن دي برستمو ايوه دبي برستن الذي خوايك ذرأكم في الأرض ايوه يدرس كردو وبلاو كردونته بزويدا وإليه وهرب ولاي اويش آقادار بن تحشرون كودك رينوا چون هنانا بنتان بدستي خوايا بلاو كردنوتان لسر زوي بدستي خوايا وإليه هر لاي أو خوايش تحشرون كودك رينوا وخردك رينوا بلام ويقولون بتبرستكان دلنسي لزيات إيمان بينه قناعت كان دلن متى هذا الوعد بقالته ودان قلت كي أو بلينو بيمانو هرشانيتو دينجي إن كنتم صادقين أقري ورازكن ويقولون بتبرستكان دلين متى كي هذا الوعد أو وعد أو هرشية أو ترساندنا أو بليناني إيوه كي دينجي إن كنتم صادقين أقري رازكن قل پیامبر أي محمد صلى الله عليه وسلم إنما العلم بجمان زانياري سبارد بهاتني قيامة دوا روجو أو هرشانة عند الله بس لكن خواه ها عندك بسيار هي وقت الله پیغمبر صلى الله عليه وسلم نيزاني وجوابش نداونه هذا قبو پیغمبر آسايبو بيبل أو علم لكن مني لكن خواه وهيبو إيما زور طبيعية برسيار اللي ذكر بلا نايزانم وايا فلان كس ديزانه وفلان كس اگر نيزاني عندك برسيارش هي جواب يعني هرنية بتايبتي عندك خلقي ملحد وبيدين جاري وايا برسيار اللي ذكر برسيارك ها بنمونا كابرا إيماني بخواي نبي باسي قضاء وقدر برسيار اللي بكا ذكري جوابي ده نا خارتي منطقين يتكالكيشن كابرا إيماني بخواي نبي إيماني بدواروج وبقيامته وبقبر وقيامتش هرنية هزار زار باسي قبر وقيامته وبهشت وجهنمي بوبكي هيس تأثير نية بوي ها أو كسي كبرسيار دكا هندك برسيار هي جواب يعني لكن تونية وهندك برسيارش هي كاتي جواب دانا ويان نية بوي إنسان كسي برسيار لبكا أري بهشت يا جهنم هي ها تو دبي بهيني هاي باور بخواي هي يعني خو إنسان كباوري بخواي هنا أو كات إيمان هنا بس صفات كان ديك آسانة بس الأساس ده إيمان بخواي نبي ها بوي خواي جورا ها بالسرد زاري پیغمبر صلى الله عليه وسلم بيان ده فرمي وصف خوان بوب كإنسان كإيماني بخواي هنا إيمان هنا بشتكان ديك زور آسانة ويقولوا ها قل إنما العلم بيان بلي بيجمان تنها وتنها زانياري سبارت بكاتي هاتني قيامت عند الله بس لكن خواه واضحة وإنما بيجمان تنها وتنها أنا من كبيغمبر صلى الله عليه وسلم نذير آقادار كرويكي رون واشكر تنها تهاتم باس قيامتان بوبكم لقيامت بتان ترسلم قيامتان لقيامت آقادارتان كمو إيمان دينن يا إيمان ناينن كيشي بيغمبر جنبوها كيشي منو توجنية أتو حقيقتكي بلي راستي بلي ببران بركت عقلي بران بركت قبول دكا قبول ناكا تي دكا تي ناكا باوري بيدني يا باوري بيناني كيف خويتي تو مكلفني لا إيمان هناني كسكي تنها تكليف لسرك ندقى عند بيتو كم ترخبيت كرد به قل إنما العلم بيان بلي بيقمان تنها زانياري
سەبارەت بە کاتی هاتنی قیامەت عند الله لەکن خوایە وإنما بێگومان تەنها ئەنە نەذیڕ مبین ئەمن ئاگادارکەرەوە و ترسێنەرێکی ڕوون و ئاشکر جاخوا دەفەرمێ فەلەمما ڕەئوه تەمان لە دنیادا بتپەرستەکان قسەی زل و گەورە زۆر دەکات بەڵام کە وەختی مردنێشیان هات هەر قسەیان ئاوا گەورە دەبن کە قیامەتیشات ئاوا بێمنت دەبن بێگومان ناخوا دەفەرمێ فەلەمما کاتێک ڕەئوه یعنی ئەو سزایان بینی کە داوایان دەکرد فەلەمما ڕەئوه کاتێک چاویان بەو سزایەکەوت کە زولفەتەن کە لێیان نێزیک بۆتەوە چیان لێ دێ سیئەت ڕەشدا دەگەڕێ وجوه الذين كفروا دموچاو ڕوخساری ئەوانەی کە بێ باوەڕن تەبەن هەر لەسەر مەرگیش داوایە ها کەسی بێ باوەڕ و تاوانبار و خراپەکان هەر کە مەلەکول مەوتی دەبینێ هەر کە فریشتەی ڕوحکێشان دەبینێ ڕەنگی تێک دەچێ ها لە قیامەتش کە حەشر دەکرێت و زیندوو دەکرێتەوە بە دموچاوێکی ڕەش خەماوی تەپوتۆز و دووکەڵ داپۆشراوی هەر سەیری دموچاویکە دەزانی ئەو کەسە تاوانبار و خراپەکارە بۆیە ئەو کاتە فەلەمما کاتێک ڕەئوه ئەنی سزاکەیان بینی کە زولفەتەن لێیان نزیک بۆتەوە سیئەت ڕەشدا دەگەڕێ وجوه الذين كفروا دموچاو و ڕوخساری ئەوانەی کە بێ باوەڕن وەقیل دەگوترێ پێیان کە دموچاویان ڕەشدا گەڕا و ترسیان لێ نیشت مەلایکەتێک پێیان دەڵێ فریشتەیەک پێیان دەڵێ یان ئیمانداران پێیان دەڵێن هذا الذي ئەوەیە کە كنتم به کە ئێوە پێی تەدعون داواتان دەکرد و پێی دەترسێنران ئەو سزایە کە داواتان دەکرد کە بێمنەت بوون لێ کە هەڕەشەتان پێ لێ دەکرات و وعد درابوو بێ ئەوەیە بۆ ئێستا دەترسی ئەو کاتی بۆ دەدەگوت زۆر جار دەیان گوت دەی محەممەد ئەگەر پێغەمبەری بەردمان بەسەر تا بارێنە دەی ئەو کێوەمان بەسەردا بڕوخێنە دەی ئەوەمان بۆ بکە دەی ئەوەی بکە ئەگەر هێندە بێمنەت بوون بەڵام کە سزای خوادێ دنیایان لێ تەنگ دەبێتەوە و دنیایان لێ تاریک دەبێت هەر خوا لە خەڵکی مەکەی لە دوخان خوێنمان خی گەورە هەر بە بێبارانی تا ئیمتحانی کردن و تاقیکردنەوە مەکە تەپوتۆز دای پۆشی هاواریان لێ هەستا و وعدیاندا ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون کان ئەی پێغەمبەر دوعامان بۆ بکە خوا ئەو عەذابەی لا بە ئێمە ئیمان دێنین بەڵام لەبەرەوەی لەژێر زەخت و ترسی سزاکەی بوو لە دڵەوە نەبوو وەک دەڵێ لە خۆشەویستی و محبەتەوە نەبوو بۆ خوا و بۆ قیامەت ئیمانەکان کاتی بوو بۆی هەر لە دنیادا تەحملی سزای کاتیش ناکەن فەلەمما ڕەئوه کاتێک سزاکەیان بینی زولفەتەن لێیان نزیک بۆتەوە سیئەت ڕەشدا گەڕا یا ڕەشدا دەگەڕێت وجوه الذين دموچاوی ئەوانەی کەفەڕوا کە بێ باوەڕن وەقیل دەگوترێ پێیان هذا الذي هذا يعني ئەوەی کە دەیبینن الذي ئەو سزایە کە كنتم به کە ئێوە تدعون داواتان دەکرد و لی بێمنەت بوون و لی بێترس بوون قل دیسان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئەڕەئەیتم هەواڵم پێ بدەن پێم بڵێن ئین ئەهلەکەنی الله ئەگەر خوای گەورە وای دانێن ئەگەر خوای گەورە منی لە ناو برد زۆر جار دەیانگوت پەلەی مەکەن محەممەد وەزاق کوێرە بۆ خۆی دەمرێ کە مردیش کەس نییە جێی بگرێتەوە ئەو کاتە دینەکەشی لە ناو دەچێت ئەو تەمەنا و خەیاڵا کە بە هیچ وەک دەڵی دەرەقەتی ئەوە نەدەهاتن پێغەمبەر واز بێنێ لە داوەکەی و لە بانگەوازەکەی تەماعیان وەبەردەنا دنیایان دەیان ترساند هەڕەشەیان لێ دەکرد شار بەدەر و وەک دەڵێ عسار و ئەوەی اقتصادیان لەسەردانا ئەو هەموو ئەشکەنجە و ئازاری خۆی و سەحابەکانیاندا هەر وازی نێهێنا دواداودەی لێ گەڕێن خۆ کەسی نییە جێی بگرێتەوە جا خوا دەفەرمێن لیان بپرسە و ئەگەر ئەو هیوایەتەی ئێوە ئەو خۆزگەی ئێوە ئەو پێخۆشی ئێوە هاتە جێ خوای گەورە ئەمنی مراندم ئەمنی لە ناو بردم قل ئەڕەئەیتم پێیان بڵێ دەی هەواڵم پێ بدەن ئین ئەهلەکەنی الله ئەگەر خوای گەورە منی لە ناو برد ومن معیە ئەو کەسانەشی لە ناو برد کە لەگەڵ منن ئەو ڕەحیمەنە یا بەزەی پێدا هاتینەوە و یارمەتی داین و سەری خستین لەو دنیادا بەسەر ئێوەدا ئەی فەمەن یوجیڕ الکافرینە ئەی چێ ڕزگار دەکا بێ باوەڕان من عذاب ئەلیم لە سزای بەهێش یعنی خۆ من بمرم یان نەمرم خوای گەورە ئێوە لەسەر بێ باوەڕیەکەی هەر سزا دەدا ئەمن بمێنم یان نەمێنم سزای ئێوە کە خراپەکارن هەر لە شوێنی خۆیەتی قل ئەڕەئەیتم پێیان بڵێ دەی هەواڵم پێ بدەن ئین ئەهلەکەنی الله ئەگەر خوای گەورە منی لە ناو برد ومن معیە ئەو کەسانەشی لە ناو بردن کە لەگەڵ منن
ئەو ڕەحیمەنە یا بەزەی پێداهاتینەوە و سەری خستین یعنی ئێمە لەناو بچین یان سەرکەوین هەر عەبدی خواین هەر بەندەی خواین هەر لەژێر دەستی خوای داین و خوایەکمان هەیە بەڵام فەمەن یوجیڕ الکافرینە ئەی کێ ڕزگار دەکا بێ باوەڕەکان من عذاب ئەلیم لە سزای بەئێشی خوا قل دیسان خوا دەفەرمێت پێیان بڵێ هو الرحمن هو يعني خوای من پەرستراوی من الرحمن خوایەکی میهرەبان و بەزەیە ئامەنا به ئێمە باوەڕمان پێی هێناوە ئەوە یەک وعليه وهر بو خوايش توكلنا پشتمان بستوە خۆمان داوەتە دەستی ئەو خوایە فستعلمون لەمە دواش ئێوە تێدەگەن دەزانن من هو کێیە ئەوەی في ضلال مبين لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادایە ئەوان لەو هەموو جەهالەت و نەفامیەیدا بوون بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم گومڕای بە ئیماندارانیان دەگوت گومڕای سەر لێ شێواوی لەبەرەوەی بۆ خاتری دنیایەک دەیانگوت کە نازانن هەیە یان نی خۆتان لەو دنیایە و لەو هەموو خۆشیانە مەحروم کردووە خوای گەورە دەفەرمێت پێیان بڵێ هو الرحمن خوای من خوایەکی میهرەبانە خوایەکی بەبەزەیە ئامەنا به ئێمە ئیمانمان بەو خوا میهرەبان و بەبەزەیەدا هێناوە هەرەوەندەش نا وعليه تەوەکەلنا هەر بەویش پشتمان بەستووە بە هیچ کەسێکی دیکە پشتمان نابەستین فستعلمون لەمە دووە ئێوە تێدەگەن و دەزانن من هو کێیە ئەو کەسەی في ضلال مبين لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادایە قل دیسان دەفەرمێ پێیان بڵێ ئەرەئەیتم هەواڵم پێ بدەن خەبەرم پێ بدەن پێم ڕاگەێنن ئین ئەصبح ماؤکم غەوڕن ئەگەر ئەصبح نیوای لێ هات ماؤکم ئاوەکەتان غەوڕن بە ناخی زەویدا ڕۆیشتە خوار بەس ئەوەندە خوا بەس بۆی سزاددا ها تەنها خوای گەورە بەشەر و مرۆڤایەتی بەس بۆ ئەوەندەی سزادا فەمەن یەئتیکم چێ بۆتان دێنێ بیمائین مەعین ئاوێک کە بڕوا بەسەر زەویدا هەر ئاو شلشلا خوای گەورە وای کردووە لە نزمایی ڕابەرەو بەرزایی دێ ئێستا لە شوێنە بەرزەکان عادەتەن لە شاخ و شوێنە بڵیندەکان ئاو زۆرترن تا شوێنە نزمەکان لەو شوێنە بەرز و بڵیندانە خوای گەورە ئاو دێنێتە دەرێ خوایەک بتوانێت لە قوڵایی هەزاران مەتری ژێرزەوی ئاو بێنێتە دەرێ ئەی خۆ زۆر ئاسانتر دەتوانێت ئەو ئاوەشلەی وانەیە بە تەبیعەت بباتە خواردن و ئەگەر بردیە خواردتر ئێستا بێبنێتە خەڵک لەبەرەوەی کە بارانیش نابارێ خەڵک دەڵێ ئەوە بیر بە سەڵتی نەگەیشتە دەیکەمە 200 نەبوو 300 نەبوو 500 نازانم چی هەی خۆ ئەگەر لەوێژ نەبوو دەسەڵاتی توانای ئینسانی خۆ حەزی لێ بێ 500 مەتری بە زەویدا لەژێر زەویدا ئاو داناوە دەتوانێت 500 کەش قوڵتری کا ئەو کاتە چێ پێی دێ بەبێ گومانی تەبان ئینسان زۆر لە بەرامبەر خوادا بێدەسەڵاتە بەڵام هەم مرۆڤی بێباوەڕ تەبان عیناد و کەل لە پوتە قل ئەرەئەیتم پێیان بڵێ دەی خەبەرم پێ بدەن ئین ئەصبح ماؤکم ئەگەر وای لێ کرد ئاوەکەتان غەوڕن ڕۆیشتە خوار بە زەویدا فەمەن یەئتیکم چێ بۆتان دێنێ بیمائین بە ئاوێک کە مەعین بێ بڕوا بەسەر زەویدا و بە ئاسانی دەستان پێی بکە صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين